ئەوەی ئەمڕۆ دەگوزارێت بەهۆی دەستێوەردانی ڕاستەوخۆی دەسەڵاتی حیزبی لە جومگەکانی دادوەریدا ئیفلیچکردنی تەنها پێشێلکردنی مافی تۆمەتبارێک یا لایەنێکی سیاسی دیاریکراو نییە، بەڵکو تێکگانی یەکجارێکی بڕای هاوڵاتیانە بە چەمکی دادپەروەری و دادوەری. مێژووی حکومڕانی پێمان دەڵێت کاتێک دەسەڵاتی سیاسی لە ململانێ و تەسفێکردنی ڕکابەرە سیاسیەکانیدا بێئومێد دەبێت، پەنا بۆ ڕێکاری نایاسایی دەبات تا هەژمونی خۆی بەسەر دادگاکانە بسەپێنێت. ئەوەی لە ڕووداوەکانی 22 ئابی 2025 لە لالەزار ڕوویدا، ئەوەی ئەم ڕۆژ دەگوزارێت لە پەرخستنی ئەنقەستی ڕێکارە یاسایەکان بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە لەسەر ئاراستەیەکی مەترسیدار بۆ بە حیزبیکردنی دامەزراوە ئەمنیەکان و دادگاکان و بەکارهێنانی دادگا وەک ئەمڕازێکی سیاسی. کاتێک دادگای تێ هەڵچوونەوە ڕەتی دەکاتەوە بڕیارەکانی دادگا باڵاکانی سەر و خۆیان جێبەجێ بکەن کە ئەمە سەرپێچێکی ڕوونی یاسایە و کات بەڕێکردن و پێشێلکردنی مافیاسایەکانی دەست بەسەرکراوەکانە کە زیاتر لە 11 مانگە لە دەست بەسەری ماونەتەوە. سەبارەت بە پەڕاوی لێکۆڵینەوەکە و دۆسەی داواکە کە مۆزوعی ئەم پرسیارەمانە، ئێمە وەکو پارێزەری بەرگریکار بە هیچ شێوەیەک ئاگاداری ئیجراعاتەکان و بڕیارەکانی حاکم تەحقیق نین. بەدەستی ئانقەز ئێمەیان دوور خستۆتەوە لە هەموو ڕێکارەکان و وەکالەتیان زۆر تاخیر کرد تا تەزیقیان کرد و بتوانین داواکاری پێشکەش بکەین. کاتێکە وەکالەتەکان تەزیق کرد زۆرینەی ئیجراعاتەکان کرابوو و ڕێگریشیان لێکردین لە بینینی دۆسەی داواکە، بەڵکو کە ئەمە پێچەوانەی یاسایە، چکە هەر تاوانێک هەر فعلێک جەریمە تەشکیل بکاتە مەرتەبەی جەریمەواتە تاوان. وجودی مەحامی لە پەڕاوەکەتا بۆ بەرگرتن لە تۆمەتبار واجبێکی قانونیە و بەڵام لە دۆسێدا مڕاعاتی ئەوە نەکرا.